دووبارە سڵاوتان لێبێ زانین کە لە ماوەی یەک دوو ڕۆژی ڕابردووە بەهۆیەوەی کە باس و خواستی ڕێککەوتنی ئێران و ئەمریکا زیاتر بوو لە باسی جەنگ هەرچەند بڵێن هێرشێکی بچووکیش کراوە تا ئەمریکا هێرشی کردە سەر ئێران وتی هێرشم کردوتە سەر ناوەندا سەربازیەکانی ئەو وڵاتە ئەوەش هەندێک گۆڕانکاری لە بازاڕەکانە دروست کرد بەڵام بە زۆری دەنگ و باس و خواستی ڕێککەوتن گەرمتر بوو هەتاوەکو جەنگ ئەوەش بوو هۆکاریەوەی کە بازاڕەکانی جیهان گۆڕانکاریان بەسەرابێت لە سەر و هەمووشیانەوە بازاڕی نەوت کاردانەوەی گەورەی هەبوو با هەواڵەکانی سەبارەت بە ڕێککەوتنەکان جا بەو پێش منەمێ ئەمڕۆ هەواڵابوووریەکان سەرەتا بە بەهای کانزاگران بەهاکان و بە تایبەتی نەوت دەست پێ بکەین بەڵام سەرەتا بە بەهای دراوەکان و لە هەرێمی کوردستانەوە دەست پێ یەکەین ئەوەی کە دەربارەی بەهای دراوەکان هەیەوەیەکە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ $100 بە 152,250 دینار مامەڵی پێوەکرا و 100 پاوەند بە 205,000 دینار بوو هەندێک بارودۆخی دینار بەرامبەر بە دۆلار هێور بووە لە دوای ئەوەی کە وردە بەغا بەرەو پێکهێنانی حکوومەت دەچێت بەرەو پێکهێنانی کابینەی نۆیەمی حکوومەتی فیدراڵی ئەچین هەندێک ئاسۆی پێکهێنانی حکوومەت ڕوون بۆ تۆ کاریگەری لەسەر دینار دروست کردو هەرچەند دابەزینێکی زۆر کەمیشی بخۆیەوە بینی بەڵام دیسانەوە بارودۆخی دینار باشترە بەراورد بە ماوەی ڕابردوو ماوەی پێش ئەوەی کە سەرۆک وەزیران دەستنیشان بکرێت لە عێراق 100 پاوەند بە 205,000 دینار مامەڵی پێوەکراوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان €100 بە 179,000 دینار بوو دۆلار بەرامبەر بە تمەن $100 بە 7,700,000 تمەن بوو هیچ بارودۆخی تمەن بەرامبەر بە دۆلار لەبار نییە گونجاو نییە هۆکارەکەشی بوو ئەو بارودۆخە ئەگەڕێتەوە کە ئەو وڵاتی تێکەوتووە ڕاستە لە ناو جەنگانیە لە ئێستاە بەڵام زۆرترین زیانە بینە ڕۆژانە بەهۆیەوەی کە بەندەرەکانی گەمارۆدراون بەهۆیەوەی کە بەهۆی جەنگەکەیەوە هەندێک لە پیشەسازی سەرەکی لە وڵاتە زیانی گەورەیان بەرکەوتووە کە سەرچاوەی گرنگی بەدەستخستنی داهات بوون بە تایبەتی داهاتی دۆلاری و لە دەرەوەی وڵات دواتە هەناردەی پێکرا ئەم دوو کەرتە کەرتی پۆڵان و کەرتی پترۆکیمیان کە زیانی گەورەیان پێگەیشتووە و بۆتە هۆیەوەی کە ئەگەر زیاتریش درێژە بکێشە بێگومان بەهای دراوی ئەو وڵاتە زیاتریش دابەزین تۆمارەکات 1 ملیۆن لیرەی سووری بە 115,000 دینار بوو ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و 100 لیرەی تورکیش بە 3,380 دینار مامەڵەی پێوەکرا بە بچینە لای بابەتەکانی تر و باسێکی بێگومان زێڕ و نەوتیش بکەین بزانین چیان بەسەرها زێڕ و نەوت پێش داخستنی بازاڕەکان گۆڕانکاری بەرچاویان تۆمار کرد هەردووکیشیان بەهۆی یەک هەواڵ گۆڕانکاریان بخۆیان و بینی بەڵام ئاراستەکەیان پێچەوانە بوو وەکووتم هەواڵی ڕێککەوتنی نێوان ئەمریکا و ئێران گەرمتر بوو هەرچەند هێرشێکی سنوورداری کردە سەر ئێران ئەمریکا و لە دوانەکانی ئەو وڵاتەش بە تایبەتی مارکۆ ڕۆبیۆ قسەی کرد وتی ئێران هێرشی کردوتە سەر کەشتیە جەنگیەکانمان لە کەنداویان نیازی هەبوو هێرش بکە هەرچەند زیانیان بەرنەکەوتەوە بەڵامەڵێ خۆی دۆناڵد ترەمپ ئەم دەستە واژێ بکارێنە دەڵێ زلەیەکمان لێدان هیچ نەبوو و مارکۆ ڕۆبیۆش ئەڵێ ئەوان هێرشیان کردوینە سەر هیچ وڵاتێک گەوەندە گەمژەنیە کە هێرشی بکرێتە سەر و وەڵام نەیاتەوە مەگەر ئەڵێ مەگەرەوەی کە گەمژە بێڵێ ئێمە گەمژەنین و وەڵاممان داوەتەوە بەڵام سەرڕای ئەوەش جەختیلەوە کردوێتەوە چێ مارکۆ ڕۆبیۆ چێ ترەمپ ئەڵێن هێشتا لەسەر ڕێڕەوی باشین لە دانوستانەکانە و ئەڵێن ئەگەری ڕێککەوتن هەیە تەنانەت باس لەوە ئەکراکە ڕێککەوتنێکی یەکلاپەڕەیی هەبێ و ئەڵێن نزیکە ڕێککەوتن ئەمەش بۆ هۆی کاردانەوەی بازاڕەکان بە تایبەتی زێڕ و نەوت زێڕی بەرز کردەوە و پێچەوانەوە نەوتی دابەزاند زێر گەیشتە $4,750 کیلۆگرامێکیشی بۆ $151,643 بەرز بووەوە زیویش هەروەها گۆڕانکاری بەسەرا هات بەڵام 1 لیرەی زەر بە $999 و زێڕی ئایارە 18 لە هەرێمی کوردستان گەیشتە 158,000 دینار زێڕی ئایارە 21 بۆ 1,300,000 دینار بەرز بووە زێڕی ئایارە 22 گەیشتە 1,51,000 دینار ئەمە وەکوتم دوای ئەم گۆڕانکاریانە کە ڕوویدا و بازار بەم نرخانە داخرا ئۆنسەیەک زیو گەیشتە $80.34 دیسانەوە ئەمە هاوتەریب لەگەڵ بەرزبوونەوەکەی زێڕە جگەلەوەی کە هێشتا زیو کاریگەری داخرانی گەروی هورمزی لەسرە ئەزانین 150 خواست بۆ زیو خۆ هەمووی هەر بۆ بەرهێنان نایکڕێەوەی کە زیوی لە زێڕ جیا کردوتەوەی کە خواستی
پیشەسازیشی لەسەر 150 خواستەکەی بەهۆی پیشەسازیەوەیە هەتاوەکو بارودۆخی گەوری هورمز ئاسایی نەبێتەوە پێ ناچێت کە زی و جوڵەی زۆر گەورە و بەرچاو بکە بەڵام هەر ئەوەندە کە ئابووری جیهان بچێتەوە سەر ئاراستەی ئاسایی خۆی بێگومان زیویش بەرزبوونەوە تۆمارەکات 1 کیلۆگرام زیو بە 2583 دلار بوو زیوی مەڕمەڕە و پاڵمیش لە هەرێمی کوردستان نرخەکان بە 2567 دلار بوو ئەم دوو جۆرە زیوە پێشتر لە هەرێمی کوردستان جیاوازی زۆریان هەبوو لە ڕووی نرخەوە بەڵام وترا کە ئەو جیاوازیە هیچ بەجێ نەبوو هیچ ڕاست نەبوو لە بەرەوەی کە جیاوازیەکیان نییە مادام کە عیارەکان یەکێک بنابێ و جیاوازیان هەبێت دیارە هاتوونەوە سەر ئەوەی کە نرخەکانیان بە یەک شێوەیە با بچینە لای نەوتیش بزانین بۆ نەوت چیمانەیە وەکوتم باس و خواستی ڕێککەوتنەکان نرخی نەوتی دابەزاند بە پێچەوانەی زێڕەوە 1 بەرمیل نەوت گەیشتە 101 دلار و 30 سنت هەرچەندە دامەزراوە جیهانیەکانیش پێشبینی نوێیان هەیە بۆ نەوت کە دواتر باسیەوەتان بۆکەم نەوتی تەکساس گەیشتە 95 دلار و 42 سنت و غازی سروشتیش بە 2 دلار و 75 سنت بوو لە بازاڕەکانی جیهان. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی زێڕ و زی و نەوت و بەهایتراوەکانش لە هەرێمی کوردستان بەڵام وەکوتم دامەزراوە جیهانیەکان پێشبینیەکانیان گۆڕاوە دەربارەی نەوت یەکێک لەوانە بانکی ستی گروپی ئەمریکا کە هۆشداریەیەات ئەگەر دانوستانەکانی ئەمریکا و ئێران هەر ئاوا بە ئاڵۆزی بمێنێتەوە نرخی نەوت بەرزبوونەوەی زیاتر بخۆیەوە ئەبینێت ئەوە لە کاتێکاکە هەندێک هۆکار لەوانە خستنە ڕووی یەدەگی استراتیژی لەلایەن وڵاتانەوە دابەزینی هاوردەی چین هەروەها کەمبوونەوەی خواست و ئاگربەست و هێوربوونەوەی جەنگەکە لە ئاستێکی کەمە قەیرانەکەیان کەمتر کردوێتەوە سیتی گروپ ئەڵێت سیناریۆی سەرەکی بانکەکە ئەوەیە هێشتا ئاستەنگەکانی گەری هورموز پێیان وایە کە تا کۆتایی مانگی ئایار کۆتاییان پێبێت بەڵام ئاڵۆزتربوونی دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران ئەزانین هەتاوەکو ئێستا زۆر دیار نییە کێکی بەسەردێت ئەڵێ ئەمە مەترسی بەرزبوونەوەی نرخی نەوتی لە کورتخایەنە زیاتر کردووە پێش جەنگی ئەمریکا ئیسرائیل و ئێران دامەزراوە گەورەکانی جیهان پێشبینی ئەوەیانە کرد کە لە ماوەی ساڵی 2026 ئاستی خستنەڕووی نەوت زیاتر بێت لە خواست بۆ هۆیشەوە نرخەکەی بۆ نزیکەی 50 دلار داببەزێت بەڵام جەنگەکە و دروستبوونی ئاستەنگ لە گەڕووی هورمز هەموویانی ناچار کرد کە گۆڕانکاری بەسەر پێشبینیەکانیانە بهێنن. هەندێک دامەزراوەی گرنگ و گەورە و بەناوبانگمان هەیە لەوانە سیتی گروپ لەوانە گۆڵدمان ساکس لەوانە دامەزراوە گرنگەکانی تر کە پێشبینیەکەن بۆ نرخی نەوت بە پێی ئەو پێشبینیانە کە بۆ داهاتووی سیاسی و جیۆپۆلەتیکی جیهان هەیەناوە هەموو فاکتەرەکان لە بەرچاو ئەگرن پێش ئەم جەنگە پێشبینیانە کرد کە لەوانەیە نرخی نەوت لەم ساڵە بێگومان دابەزین تۆمار بکە و ئەوە هەر دڵڕاوکێشی لای بەرپرسانی عێراق دروست کرد بوو باسی 60 دلار و 50 دلاریانە کرد بۆ هەر بەرمیلێک نەوت ئەیانوت بۆ ئاستە دابەزە لە بەرەوەی کە ئەو ئاستە لە نەوت کە ئەخرەتە بازاڕۆ زۆر زیاترە بێت لەوەی کە پێویستی جیهانە بەڵام ئەم جەنگە هاوکێشەکانی بە تەواوەتی گۆڕی ئێستا سیتی گروپ لەم دواییانە دیسانە گۆڕانکاری کردووە بە پێشبینیەکانی باسیەوە کا دەڵێ لە چارەکی دووەمی ئەم ساڵە نرخی 1 بەرمیل نەوتی خاوی برنت ئەگاتە 110 دلار و باس لە دانوستانەکانی شەکاتەڵێ ئەگەر بێت و درێژە بکێشێت ببێ بەگرێ پوچکە یان زوو چارەسەر نەکرێت یەکتوپڕ نرخینەوت زیاتر بەرزە بێتەوە کوتم ئەم کاردانەوەی کە ئێستا دابەزینی تۆمار کردوواڵە زوو کاردانەوەی تری ئەبێت ئەگەر بێت و دانوستانەکان زوو نەگەنە ئامانج پێشبینی بۆ چارەکی سێمەوەیە کە بگاتە 95 دلار ئەمەیە کە زۆر زۆر سەرنجڕاکێشە بۆ چارەکی چوارەم پێشبینی ئەکات کە بگاتە 80 دلار نەک تەنیا هەر ئەم بانکە بەناوبانگە سیتی گروپ هەموو دامەزراوە گرنگەکانی تریش بە تێکڕا پێشبینیانەوەیەکە
لە درێژخایەنە هەتاو کۆتایی ئەم ساڵ و هەتاوکو ساڵی 2027 نرخی نەوت دابەزێت بۆ $80 و $70 و ئەو ناوە با بچینە لای داتاکانی تر هەر لەم بارەیە بزانین چیمان هەیە. یەکێک لەو فاکتەرانە کە سیتی گروپ باسی کردووە بە گرنگیەوە باسی کردوواڵێ کاریگەری هەبووە لەسەرەوەی کە قەیرانەکە لەوەی کە هەیە قوڵتر نەبێت نرخی نەوت لەوەی کە هەیە بەرزتر نەبێتەوە ئەڵێ خواستی چین کەم بووەتەوە بۆ نەوت و باسی ئەوە کاتەڵێکە لە ماوەی ئەم ساڵە لە بەرەوەی کە چین خواستەکەی دابەزینی تۆمار کردووە ئەوە بۆتە هۆیەوەی کە ئەو قەیرانە گەورەی کە بۆ نمونە باسی $150 کرد بۆ بەرمیلێک نەوت لەمەی کە هەیە زیاتر نەبێت و ئەمەیکە لە فاکتەرە گرنگەکانە با باسیەوەتان بۆ بکەم کە خواستەکەی چین چەند گۆڕانکاری بەسەرا هاتووە. ساڵی 2025 چین ڕۆژانە 11,600,000 بەرمیل خواستی هەبوو بۆ نەوت. مانگی 4 و مانگی 5 ئەم ساڵ بۆ 9.2 ملیۆن بەرمیلی ڕۆژانە کەمی کردووە واتە خواستی چین بۆ نەوت ڕۆژانە 2,400,000 بەرمیل دابەزینی تۆمار کردو. هۆکاری زۆری هەیە یەکیان ئەگەڕێتەوە بۆ کاڵە ڕەنگە گەشەی ئابووری چین هەندێک خاو ببێتەوە و هۆکارێکی تریش کە هەیە ئەوەیە کە ئەو وڵاتە لە ئاستێکی زۆر بەرزە پشت بە سۆلار پانەڵەکانە بەستێت. ئەزانین کە چین پێشانگە بۆ بەرهەمهێنانی سۆلار پانەڵەکان هەر لە ئابووری ئەم ڕۆژە بۆتان باسەکەم کە چۆن بەرهەمهێنانی کارەبا لە ڕێگەی سۆلار پانەڵەکانەوە لە چین پێش سوتەمەنیە بەردینیەکان کەوتۆتەوە و تا چەند یعنی لە ئێستاە توانای ئەوەی هەیە جیهان کە خواستی 200 ملیۆن خانوو بۆ ساڵێک لە ڕێگەی سۆلار پانەڵەکانەوە بەرهەمهێنێت. با بچینە لای زانیاریەکانی ترمان باسی دامەزراوەکانی تر بکەین. گۆڵدمان ساکس یەکێکی تر لەو شوێنە هەرە گرنگانەیە کە پێشبینیەکات بۆ نرخینەوت ئەڵێ چارەکی چوارەمی ئەم ساڵ نرخینەوت ئەگاتە $90. گۆڵدمان ساکس دیارامیش خۆشببینیەکی هەیە کە بە زوویی قەیرانەکانی گەروی هورمز کۆتاییان پێبێت. باسی ساڵی 2027 دەکات و $85 وەکوتم ئەڵێن دابەزین تۆمارەکات و پێیان وانیە کە ئەم بارودۆخە زۆر درێژە بکێشێت واڵێت ڕەنگە بەهۆی ئەم قەیرانانە کە هێستا هەیە بە شێوەی کاتی جامپێکی گەورە بکات بگاتە بەرمیلێکی $120 بەڵام وەکوتم بەگشتی گەشتبینترن. پێیان وایە کە ئەم قەیرانانە بە زووی کۆتایی پێدێت. با بچینە لای دامەزراوەکانی ترۆی کە گۆڵدمان ساکس زۆر سەرنجی خاتە سەر ئەڵێ خۆ بابەتەکە هەر نەوتی خاو نییە گران بوو بێ ئەوەی کە لە ئێستا گەروی هورمز کردوێتی بە قەیران و بەڕوونی بە ئابووری جیهانەوە دەرکەوتووە گرانبوونی بەرهەمە نەوتیەکانە لەوانە سوتەمەنی فڕۆکە لەوانە گاز و ئایل و بەرهەمەکانی تر. ئەو تێبینیانە کە گۆڵدمان ساکس هەیەی ئەڵێت بەرهەمە نەوتیەکان قەیرانیان دروست کردو بۆ یاڵە تەنها نابێ سەیری نەوت بکەین بزانین نەوت بەچەنەیە ئەبێ سوتەمەنی فڕۆکە ببینین ئەبێ LPG ببینین ئەبێ بەرهەمەکانی تر ببینین کە لە ئابووری جیهانە کاریگەری گەورە دروست دەکەن و گۆڵدمان ساکس ئەڵێ ئەمە گرنگیەکی زۆرتری هەیە لەو نرخە کە نەوتی خاو هەیەی و نابێت تەنها بۆ گەشتبین بێن بڵین زۆر باشە نەوتی خاو جامپی گەورەی نەکردکەوە بارودۆخەکە زۆر خراپ نییە نەخێر پێچوانەواڵێ بەرهەمە نەوتیەکان بەرزبوونەوەی بەرچاویان تۆمار کرد و کاریگەری گەورە لەسەر ئابووری جیهان دروست دەکەن. باسی ئەوە کات ئەڵێ تەنانە دەگەرم جەنگە لێرەشا بوەستێت ئاسایی بوونەوەی خستنە ڕووی نەوت ماوەیەک ئەخانن لە بەرەوەی کە دامەزراوەکان لە وڵاتە گرنگەکان کە خواستی جیهان دابینەکەن زیانیان بەرکەوتووە. باسی ئەوە کاڵێ ئاستی یەدەگی نەوتی جیهان لە بەرەوەی کە بڕێکی زۆریان خستە بازاڕەکانەوە کەم بووەتەوە. هەروەهاڵێت بەرزبوونەوەی نرخ بۆ درێژخایەن دروست بووڵە نابێت چاوەڕێ بکەین کە ئەم دۆخە کۆتایی هات یەکسەر نەوت بگاتەوە $70 و $60 پێشوو نەخێر ئەڵێ و کاریگەریانە کە دروست بوون درێژخایەنن لەسەر نرخی نەوت و باسی کاریگەریەکانی هەڵاوسانیش ئەکات ئەڵێ ئەم کاریگەریانە دیسان و کوتم بەهۆی گرانبوونی بەرهەمە نەوتیەکانەوە درێژخایەنە بن و کاریگەری زۆر بە دوای خۆیانە بەجێ ئەهێڵن. JP مۆرگانێکی ترە لەو دامەزراوانە کە پێشبینی کردووە ئەڵێ نرخی یەک بەرمیل نەوتی خاو لە نێوان $120 بۆ $130 بێت بەهۆی ئەم گرژیانەوە واتاڵێ و ئاستە بەخۆیەوە ئەبینێت و ئەڵێ لە خراپترین سیناریۆیە نرخی نەوت دەگاتە $150 بێگومان ئەمە جێی دڵخۆشی نیە هەتاوەکو ئێستا JP مۆرگان ئەو دامەزراوانەیە کە زۆر لە هەمویان ڕەشبینترا بەرامبەر بۆ بارودۆخە کە بڕیارە بێتە پێش. با بچینە لای زانیاریەکانی تر بە باسی تێبینیەکانی JP مۆرگان بکەین. JP مۆرگان ئەڵێت لە درێژخایەنە خستنە ڕوو بەرزبوونەوە بخۆیەوە بینێت و ئاڵەیە چینەوە بۆ ئەو دۆخە کە پێشتر هەبوو بەڵام
ئەڵێ ماوەیەک ئەخایەنێت باسیەوە کات ئەڵێ بەرهەمهێنانی ئەمریکا بەرزبوونەوەی تۆمار کردو باسی ئەو وڵاتانەشەکە کە ئەندامی ئۆپیک نین ئەڵێ بەهۆی ئەوەی کە بەرزبوونەوەی بەرهەمهێنانیان هەیە و ئاستی بەرهەمهێنانیان بەرز بۆتەوە ئەمریکا وڵاتانە کە لە ئۆپیکانین ئەڵێ مە بۆتە هۆیەوەی کە تۆزێک قەیرانەکە باشتر بێلەوەی کە پێشبینیەکرات و باسی ئەوەشەکە دەڵێ ئەوەی کە گەشەی ئابووری چین لاواز بووە شۆکارێکی ترەکە قەیرانەکە زۆر لەوەی کە هەیە خراپتر نەبێت ئەمە کۆتا زانیاریمانە لەم بارەیەوە بەڵام هەر ئەم جەنگە گۆڕانکارێکی لە هەرێمی کوردستانە دروستکراویش نرخی غاز بوو هەتاوەکو ئێستاژ نرخی غاز ئاسایی نەبووتەوە ئەمەژوای کردووە کە نانەوە خانەکان قەناب بنە ببەر بەکارهێنانی نەوت و سیستمی فڕنەکانیان بگۆڕن نەگەرچی گرژیە سەربازیەکانی نێوان ئێران ئەمریکا و ئیسرائیل ڕویان لە هێوربوونەوە کردووە بەڵام کاریگەریەکانی ئەو دۆخە هێشتا لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە بەردەوامە یەکێکیش لەو سەکتەرانە کە بە زیانمەندی یەکەمدا ئەنرێت نانەوە خانەکانن بە لەم بارەیەوە بینەری راپۆرتێک بین. لەم گەرمایەدا چاوەکان تەنیا لەسەر سووربوونەوەی نانەکان نین بەڵکو لەسەر ئەو ئاگرشن کە نانەکەی پێدەبرژێت. کازم پیشەی نانەوایی لە باب و باپیرانەوە بۆ ماوەتەوە و نیگەرانە لە دۆخی گرانی سوتەمەنی و دەڵێت بەو نرخەی ئێستای غاز ناتوانین درێژە بەکارەکانمان بدەین. بەخوای بەغازی گران لۆما دەرناینی یعنی 5 ساعی لە 6 ئای لە سێرژەکە بەغاز گەیشتکەن دەبی خەپاتکەی کریتمانە نەفت ماندوونەکەی زیاترە یعنی کولفەکەی وشی غازەکەی نییە کەمتر لە غازەکەی ئێستای سعری ئێستای غازی بەس ماندوونی زیاتر لۆمە. لەگەڵ کەمبوونەوەی گرژیە سەربازیەکان لە ناوچەکە هەمووان چاوەڕێیان دەکرد نرخی غازیش وەک جاران ئاسایی ببێتەوە بەڵام بە پێچەوانەوە غاز وەک ئەوەی هێشتا لە سەنگەری شەڕگەرم بێت نرخەکەی بە گرانی ماوەتەوە. 8,900 داهاتە فەڕنی بتڵی غاز ئێدە بڕۆستە بتڵی غاز پڕکە بەخوای بە 20,000 دەگاتە فەڕنی لە نیوەش زیاتر ستە بەس نەفتە کو غازگران بوو بەخوای ڕۆژ هەبوو 120,000 بەس بە غازی دەدا زۆربەی فڕنقەپاتی کردیە بە غازگرانی ئێستا وەستایشتەش زۆربەی نازای بەوانەیشکە هەموو فێرە غاز بووە ئەوە چەند سارە خەرکە لەسە غازی دەڕوە. ئەو گۆڕانکاریەی نانەوەکان تەنیا گۆڕینی سیستەمی سوتەمەنی نییە بەڵکو گۆڕینی ژینگەی کارکردنیشە. ئێستا بەیانیان لە زیاتی بۆنی نانی گەرم کڕیاران بۆنی نەوتیش دەکەن بۆ گەیاندنی ئەم گرفتانش سەردانی سەرۆکی سندیکای کرێکارانی کشت و کاڵ و خۆراکمان کرد. بە دۆلاتچوونمان کردووە ئێستا لە ئێستادا واگەیشتدا ئەو وەختەی کە ممچینە لەم هەفتەیدا بێتن هەست سەمونخانە و بڕی 1000 لتر نەوتی بۆ دابن بکەنەوە لە ڕۆژی یەکشەمیشەوە چاودێری بازرگانی بە دۆلاتچوون دەکات. ئەگەرچی ئاسۆی گرژی و ململانەی ناوچەکە بەرەو هێوربوونەوە دەچێت بەڵام لەناو بازاڕەکاندا ئاگرەکە هێشتا هەرگەرمە. گۆڕینی سیستەمی فڕنەکان لە غازەوە بۆ نەوت جگەلەوەی زیانی بە ژینگە گەیاندووە نیگەرانی کاسبکارانیشی لێکەوتۆتەوە. ئێستا خاوەن نانەوەخانەکان لە بەردەم تاقیکردنەوەیەکی قورسدان یان دەبێت چاوەڕوانی دابەزینی نرخی غاز بن کە دیار نییە کەیدا دەبەزێت یان وەکەوەی دەیبینن دەبێت سیستەمی کارکردنیان بگۆڕن و بە ئاگری نەوت کارەکانیان ڕایی بکەن. ڕامان مستەفا کورسات نیوز هەولێر. یەکێک لەو بەرهەمانە کە مەیدین کوردستان بوو ئەبێ بەڕاکردن بیکڕی بێگومان هەنگوینی کوردستانە بەهۆی هێرشی باڵندەوە بەڵام لە سنووری پارێزگای دهۆک زیانێکی زۆر بەر پرۆژەکانی بەرهەمهێنانی هەنگوین گەیشتووە. هەنگەوانانی پارێزگای دهۆکیش ئەڵێن ڕێکاری پێویستیان گرتووەتە بەر بۆ ئەوەی زیانی زیاتر بە هەنگەکانیان نەگا چاوەڕوانەکەن لەگەڵ هاتنی وەرزی گەرما ئەو باڵندانە لە ناوچەکە دوور بکەونەوە و هەنگەکانیان لە فەوتان ڕزگار ببن. هێرشا باڵندێ مێشخۆرە بۆ سەرمێشن هەنگەوینی. دو ji mêşevanên dihûkine dene diyarkirin divî demê salê da balandê mêşxor an ku kulkulî hêrişî mêşa hingevînî diket û gelek ziyanê digihînte mêjvana.
gelek cara jî em neşên mêşên xwe derêxîn û dibîte egerê mirna mêşa hingvînî. Ostangê defme çêt bin cewê dinyayê awmeten nexweş e û sor e û wekî dî jî hindek bijnê mêşxor hindek bijnê kulkulî mişeyel ser mêşê nahêlit mêş derkevin û nike jî cew gelekê sor e û wextê teqsîmane em vê gavê pêtivî teqsîmayne em newêrîn ji ber vî mêşxorî teqsîma derbixîn. Mêjvanên vê deverê ziyanên nagehîne evî corê balandeyî. Çunku demê pilên germê bilind dibin, ev mêşxore kuş dikedin. Lewra tenê di vî demî de ew mêşên xwe diparêzin. Ev sala bi rengekê giştî barodoxê mêşê baş nîne. Derbarê biharê bihar geleka baş e, baran gele başê hatîn. Best heyva du sê da berdewam baran şûlewaf baş ê xist. Piştî baran kêm bûn ji kulkulî hatiye ser. Kulkulî ji vastê çar rojê borî hema berdewam ser bû mêşa ebed şûl nekiriye. Heger çend rojekê dî berdewamî bide bayê ihtimala nexweşî de kete mêşa de û kêt û mada ketiye têda jî. Salane li parêzgeha Duhokê sedan tanên hingvînî dihêne berhemînan. Lê çendîn sala ji ber hêrişa evî corê balindeyî gelek ziyan bi berhemînana hingvînî keftiye. Herçende rewşa baranan di ev sala da geleka baş bû, ev jî ji bo mêşa hingvînî gelekî mifa bû. Lê serarayê hindê kulkulî an ku mêşxorî gelek ziyan ya gihandiye mêşên deverê û her wesa direng derketina evan mêşa jî dibîte egerê nexweşiyan di nav mêşan de. Hewar Elî, Kurdsat News. Duhok. هەرێمی کوردستان بەرهەمێکی زۆر بە کواڵیتی هەنگوێنی هەیە یەکێک لەو بەرهەمانێک کە هەنارداکرێت و لە وڵاتان و خواستیان هەیە لەسەری بۆیە هەر جۆرە ئاستەنگێک کە دروست بۆ بێ بە خێرایی بەدەمیەوە بچین. ئێستا ژەمەی کە لە دهۆک ڕوویداوە کوتم هێرشی باڵندەکان ئەمەوێ زیاتر باسی لێو بکەین جیالەوە باسی بەرهەمی هەنگوێنی دهۆکیش بکەین. ئەچینە دهۆک عەبدولغەفار ئیبراهیم سەرۆکی کۆمەڵی هەنگەوانانی لە قیت دهۆک لەگەڵمان ئامادەیە. کاک عەبدولغەفار سڵاوت لێبێ. سەرەتا باسیم کێشەیەمان بۆ بکە هێرشی باڵندەکان چییە ئەمە نوێیە و چ جۆرە باڵندەیەکە کە هێرشی کردوتە سەر هەنگەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی دهۆک. سڵاو ڕێز بۆ تۆ ژیهانە خوشکە زریان. پڕاستی خوشکە زریان ئەو باڵندەی هەنێ ئەف ساڵە ئەم چین هەم زڤرین بۆ هەر گۆڕانکاریت کەش و هەوایدا ینی گۆڕانکاریت کەش و هەوای بەردەوام وەختێ باران تێن ئەم بێژین پازدەی چار حتا دەهی پێنج ئەگەر باران vê فترێدا بەردەوام بن ئەو باڵندەی هەنێ بەردەوام دێتە سەر mêşa hêkvînî û naêlit mêşa hêkvînî دەرکەوێت ڕاستی زەرارێت وî باڵندەی gelekîn. باشە کاک عەبدولغەفار زیانەکە لە چه ئاستێکایە بۆ نمونە وای کردووە کە بەشێکی بەرچاو لە بەرهەمی هەنگوینمان لە دەست بچێت یان هێشتا قابلی ئەوەیە کە کۆنتترۆل بکرێت و بەری پێ بگیرێت. نەخێر خوشکە زیان هێشتا بۆ وەختێ بەرهەمێ هێکڤینی مایە چونکی ئەم لە پازدەی شەش وێ ڤەدیکەڤینەت کە بێژن مەوسمێ هێکڤینیدا یانیش پازدەی شەش وێ بەلێ زەرارێت خۆ gelek hebûne yanî her sal vî wextî em şên em bêjin me mêşet xwe dabeş kirîne û berev astekê gelek baş yanî diçûn mêşet hêkvînî belê ev sale mêj gelek bêjin baş keftiye yanî heta nike yanî em xwe neşiyayîne mêşet xwe dabeş bikin ji ber gۆrankariyên keş û hewayî û evî balindey. باشە ئەم ساڵ ئەم گۆڕانکاریە جیاواز بوو کە لە کەش و هەوایە هەبوو. ساڵانی ڕابرد و گلەی وشکە ساڵی هەبوو ئەم ساڵ لەخوا بەزیابێ ینی زستانەکەمان و بەهارەکەشمان پڕ باران و بەفر بوو. ئەمە کاریگەری باشی هەبوو بۆ هەنگەوانی یان خراپ کاک عەبدولغەفار؟ نەخێر خوشکە زریان ینی ئەکێت ینی هەم هشکە ساڵێژی ئەم شێن بێژین تەسیراتێت خۆ هەنەر سەر mêşa hêkvînî و هەم بارانە سۆژ یا بارانە ئەف ساڵە ئەم بێژین فترا بهارێدا یعنی ئەو بارانێت فترا بهارێدا هاتین ینی وەکو بارانێت زڤستانê bûîn em şên bêjîn
چونکی فترة بهاری دا بارانت بردوام يعني براستی ضرره که هر مزن المشو هکوینیت یم شیم بجین نه بس مشو هکوینی یعنی همی بر همه زیراعی تأثیرات خوی تنسر ئەی باشە کاک عەبدولغەفار لایانی پەیوەندیدار چیان بۆ کردوون یان چیتان بۆ ئەکەن لەم بارەیەوە؟ وڵا خوشکە زریانەوە تشتێکە یعنی ئەم شێن بێژین تشتێکی لا ئیرادیە یعنی ئەم بێژین يعني نا حكمت ونا عم خناشين يعني عم بيجين يعني علاجك اللي بكين چونكي هذا تشتكي إلهية يعني هذا دست كسك دانينه يعني هذا ديف قران كاريت كشو هواينه اگر كشو هوا صافي ببت اف بالنده هل سرنامين تو تأثيرات خل سرنامينه كاك عبدالغفار تقريبا اگر با تكرایی يعني بت داتاك مان بيته دیاری کراوە بۆ نمونە بەرهەمی هەنگوینی پارێزگای دهۆک ساڵانە چەندە؟ ئایا تەنها خواستی ناوخۆ پڕکاتۆ یان قابلی ئەوەیە کە هەناردە بکرێت لانی کەم بۆ پارێزگاکانی تری عێراق؟ بەێ خوشکا زریان بەرهەمی هێگوینی ساڵانە ئەگەر ئەم بێژین ساڵەکە باش بێت يعني برهمي هيجفيني تقريبا عام 150 طن حتى 200 طن هيجفيني باريزگاه دهوكي برهم تينين چونكي ما ريجا مشت هيجفيني 75,000 مشت الباريزگاه دهوكي هين 3500 هنگوان مهنه يعني برهمي هيجفيني الباريزگاه دهوكي هر باشه اي نرخەکەی چۆنە کاک عەبدولغەفار بۆ نمونە هەرزانترین جۆری هەنگوین بێگومان باسی هەنگوینی خۆماڵی یەکەم ئەوەی لە پارێزگاکە بەرهەمەهێنرێت هەرزانترین جۆرەکەی بە چەنە کیلۆی و گرانترین جۆرەکەی لە بازاڕاوی کە دەستی هاوڵاتیان ئەگرێت هەگڤینێ مای خۆماڵی ئەمشین بژین هەرێمە کوردستانی نەبەس پارێزگا دووکێ يعني هيجفين 5,000 حتى 6,000 هيجفين هر باش بس چندین جارا مد کانال تراگواندن دا گوتیا يعني خلقك هيا دي چت هيجفيني $100 يام 150,000 دي کرن يعني هر او هيجفينا او تنج دف مد بن يانج دف هنگوانا که دید بن راسي دا خازش همي حولات یاد کین وقت هيجفيني کرنج جهه که باور پیکری بکرن و کیلویش 5,000 حتى 6,000 زیده تر نکرن کاک عەبدولغەفار بۆ نمونە بۆ من کە دوورا و دوور ئاشناییەکم هەیە لەگەڵ هەنگەوانی پێم وایە کە هەرچی شوێنێک هەرچی ناوچەیەک سەرسەوزتر بێوێ گونجاوترە بۆ کاری هەنگەوانی ئایا وایە یان نا ئەمەم بۆ ڕاست بکەرەوە ئێستاگەر بەو پێیە بێت پارێزگای دهۆک گونجاوترین شوێنی هەرێمی کوردستانە بۆ هەنگەوانی یاخود نا نخیر خوشکا زریان پارێزگا دهۆکێ وەکو هەمی پارێزگای دی هەولێر سلێمانی ئەمشێن بێژین کوردستان هەموو هیچ جیاوازیەک تێدا نینە یعنی هێگڤین بەس هەیە ئەو جیاوازی هەیە یعنی هێگڤینێ بەلکی دەڤەرا سلێمانیە ڕەنگ و تامەک بێت یە هەولێر ڕەنگ و تامەک بێت یە دهۆک چونکی گولنش گولێ فەرقن یعنی بەس جیاوازی ئەڤەدی هەبێت سپاس عەبدولغەفار ئیبراهیم سەرۆکی کۆمەڵەی هەنگەوانان لقی دهۆک هەر لە دهۆکەوە لەگەڵمان بوون سپاس بۆ زانیاریەکانتان فێستیڤاڵی جارانی سلێمانی بە مۆسیقا و کاری دەستڕەنگینی و خواردنە کوردەواریەکان بەڕێوەچێت فێستیڤاڵەکە لە ماڵی کەلەپوری ئەحەی کوڕنۆ بەڕێوەچێتە تا حوتی ئێوارە بەردەوامە بێت بە کۆمەڵێک خەڵات و دیاریش پێشوازی لە سەردانی کەرانەکەنەوە بچمە لای پەیامنێرمان بڕوا بەهادین بۆی کە لەم بارەیەوە هەم هەندێک دیمەنمان بۆ بگوازێتەوە هەمیش هەندێک زانیاری زیاترمان باتێ بڕوا سڵاوت لێبێ پێمان بڵێ کە چیان پێشانگایە بەڵێ زریان سڵاو لێبێت هەڵبەت و خۆت باسوود لێوە کرد فێستیڤاڵی جارانی سلێمانی لە ماڵی حەی کوڕنۆ بەڕێوە دەچێت کە هیچێکە لە ئەو فێستیڤاڵانی کە هەم هونەر و مۆسیقا و هەم کارە دەستڕنگیەکان پێکەوە ئاوێتەی یەکدی بوون و سەردانیکەرێکی تاوەکو ئێستا توان بڵم باشاتۆ بۆ ئێرە هەرچەندە ئێستا بەرەو کۆتایی فێستیڤاڵەکە دەچێت تقریبان تاوەکو سەعات حوتی ئێوارە بەردەوامی دەبێت جازریان ئەنیەوەی کە پەیوەندی بە ئێوە هەیە ئەم کارە دەستڕنگیانن کە ینی بوونەتە بژێوی ژیانی بەشێکی زۆری هاوڵاتیان و کەسانی کە
ئەم کارە دەستڕنگینانە دەکەن چونکە لە نێو ئەم فستیڤالانەیە با بڵین بەروومەکانیان یاخود ئەو شتومەکانی کە هەیەە بۆیان ساغ دەبێت و دەتوانن کە لێرە بیفرۆشن بەتای بەدەوانی کە دووسان کردو سازان لێبێ چۆنن باشن ئەگە بیتە ئێراوە باسی ئەوم بۆ بکەیت کە ئەم فستیڤالانە تا چەند گرنگن بۆی کە ئێوە ئەم کارە دەستیانەتان بۆ ساغ بێتەوە هەم بێتە سەرچاوێکی بژێویژان بەخێر بێ ناخۆستەر چاوەڵی زۆر گرنگە بۆمان ئەگەر بازار هەبێ بەس جاری وا هەیە نیە و جاری وا هەیە ئێستا ئەمڕۆ بە ناشکردن بن هیچ نەبوو بەس باشترە جاری وا هەیە زۆر باشە ئیتر شوێنەکەش بۆیان کردوتە دەستخۆشیان لێ یەکەم زۆر سپاسیان دەکەم و بەخێر بێ فستیڤالەکانی دیکە بەشداری کردووە لە زۆری نانە بەشداریم کردو لە زۆری نەشیانیانم کردووە چۆن بوون یعنی باشە بەپێی ڕۆژکەوتە جاری وا هەیە زۆر باشە جاری وای چە هیچ نییە تا چەند گرنگە گرنگی زیاتر بەم کارە دەستیانە بدرێت چونکە ئەگەر بکرێ و هەبێ یعنی شوێنێکمان بۆ دابین بکەن یعنی لە هەفتەیەکە دوو ڕۆژیش ئەگەر هەبووایە شوێنێکیان بۆ دابین کردە بە نرخێکی تۆزێک کەمتر ئەوە هەر زۆر باشە بوو یعنی هیوادارشم پەرەی پێ بدرێ واشکر خەریکە زۆری شەبین چاو بەخێر بێنێ سپاس دەکەم زریان هەڵی چکە لە ئەم کارە دەستیانە لە بەشێکی دیکەی فستیڤالەکەدا ینی تقریبا نیوەڕۆ با بڵێن خوارد و بابەتانە هەبوو بەڵام ئێستا چکا بەرەو کۆتایی کەم خواردنەکان دەبینین بەڵام کارە دەستیەکان هەر بەردەوام و لێرە دانراون خاتون جاسڵاو لێبێ ئەنگە باست باشە ئەوم بۆ بکە ئەم فستیڤالانە تا چەند گرنگە بۆ ساغبوونەوەی بەرەمە دەستیەکانتان ئەو کارە دەستیانی کە ئێوە لێرە فستیڤالێکی وار سەرەتا بەخێر بێن سەرچاو حاڵەتێکی ئاوایە یعنی بۆ ئێمە زۆر باشە ئەگەر ئاوا شتێکی مێزێکی بێ بەرامبەر بێ نەک هەنێ فستیڤال هەیە زۆرمان پارە لێ وەرەگرت بە حەقت بەڵام ئەم فستیڤاڵی کە بێ بەرامبەر بێ ئینشاءڵڵا بۆ ئێمە زۆر باشە بێ سودمەند دەبین بێ بەرامبەر مێزەکانتان پێدراوە بۆ ئەمڕۆ بڵێ قەرار وایە بە بێ بەرامبەر بێ تا ئێستا لە فستیڤالەکانی دیکەدا بەشداریدان کردووە تا چەند بۆتە سەرچاوەیەکی بژێوی ژیانتان کە لە ڕێی ئەم کارەوە پارە دەست وڵا ئەلحەمدولیلا تا ڕادەیەکی باش بۆ ئێمە باشە و گرنگیشە زۆر سەرچاوم بەڕێزە زریان جیاواز لەوە ینی میوزیک و گۆرانی فستیڤالەکەی ڕەنگی کردەوە جیاواز لەوانش 2000 کتێبی هونەری لێرە پێشکەش بە ئەو کەسانە دەکرێت کە هاتوون بۆ ئێرە و سەردانی ئەم فستیڤاڵیان کردووە و فستیڤالەکەش بەردەوامی دەبێت هەڵبەتا وەکو سەعات حوتی ئێوارە و خەڵک بەردەوام دێت بۆ ئێرە و لێرە ینی جیاواز لەوەی کە جۆ لە میوزیک و گۆرانی بگرێت دەتوانێت ئەو کارە دەستیانەش ببینێت و لێرەوە هەم بەکڕینیان پشتگیریەک بێ بۆ کەسانی کە کارەکانیان کردووە و ئەو بەرەمە دەستانیان دروست کردەوە بۆی پاڵپشتیان بۆ بکەن و لە ماوەکانی داهاتوودا بەردەوامیانە بێت باس بڕوا شوێنێکی هەتاوەکو بڵێ جوان و بە موسیقایەکی کوردی خۆشیش هیوادارم کە ڕۆژێکی خۆشت هەبێ و هیوادارم کە هاوڵاتیان بە تایبەتی خانمان بە بازار بن دەست خۆش بڕوا بەهادیم بوو لە شوێنی فستیڤالەکەوە هاوڵاتیانی هەولێر بۆ کڕینی پێداویستیەکانیان ڕویان لە بازارەکانی لەنگە کردو بازاری لەنگە بازارێکەکە زۆرێک لە هاوڵاتیان حەزیان لێ بەشێکی پەیوەندی بە باری داراییەوە هەیە بەشێکیشی نا هاوڵاتیان بۆەوەی کە جلوبەرگی براند و مارکیان دەست بکەوێ و بە نرخێکی گونجاو ڕوولە و بازاڕاکەن ئەمێ بچمە لای پەیامنەرمان قارەمان جەوهەر باسێکی و بازاڕەمان بۆ بکە وەک شتێک جوڵی پێوە دیارە بازارەکە قارەمان سڵاوت لەبێ پێمان بڵێ لە بازاڕی لەنگەی هەولێر چ باسە بەڵێ زریان ئەو کاتت باش بازاڕی لەنگەی هەولێر قەرەباڵغا وەک لە دیمەنەکانیش دەیبێنن لێرە نرخەکان هۆکارە بۆی کەوا نی بازاڕەکە گەرم و گوڕ بێ لەگەڵەوەش زۆر و کوالێتی کاڵاکانیش بە هەمان شێوە ئەمەش کاریگەری لەسەرەوە کردووە کە بەشێک لە هاوڵاتیان ئینجوێ نەدەن نرخەکە ڕوولە و شوێنانە بکەن کە بە دوای مارکەی ئەو جلوبەرگانە دەگەڕن کە خۆیان دانەوێت لەگەڵەوەش جلوبەرگەکان لە منداڵی بچوو تاوەکو و کەسانی بە تەمەن و گەورە دەتوانن جلوبەرگەکانیان دەست بکەوێتن لەگەڵەوەش بەشێکی زۆری ئەوانەی کە لێرەنە ینی ساڵانێکی زۆرە لێرە کار دەکەن و بەشێکی زۆری ئەو کاڵەوە پێداویستیانەی کە هاوردە دەکرێن لە بەشێک لە وڵاتانی ئەوروپا لە بەشێک لە وڵاتانەی کە ئەمریکا و ئاسیاوە کە هاوردە دەکرێن لێرە ساغ دەکرێنەوە بەشێکیش دریش لە وڵاتی سینەوە هاوردە دەکرێن بەڵام ئەوەی کە هەیە نرخەکان ینی کەمتر لە 1000 دینار 500 دینەوەی کە دەبین 800 دینارە لە بەشێک لە کاڵاکان لەگەڵ و کاسبکارە گفتگۆ دەکەن و کاتت باش ئێستا بازاری لەنگە زۆرێک لە قەرەباڵغی هەیە نیە قەرەباڵغی بۆ دەگەڕێت و کە نرخەکان هەرزانە یاخود کوالێتی و کاڵە و جلوبەرگانەی کە هەیە
خەڵک خواسی لەسەر وڵی سەبارەت بە بازاڕی لەنگە دوو هۆکارێ یەکەم شتێن وەک بەڕێزت باس کرد هەرزانیەکەیەتی دووەم شش کوالێتەکەیەتی بۆ نرخەکانی زۆر زۆر هەرزانە و کوالێتەکەشی زۆر زۆر بەرزە لە نرخەکەی لە چاو کوالێتەکەی زۆر زۆر هەرزانە لەبەرەوە خەڵکێکی زۆر ڕووی تێدەکە هەم دەوڵەمەندیش ڕووی تێدەکە نەک بەس فەقیر خەڵکێک هەیە لە دوو مارکەی گرانبەها دەگەڕێکە مارکەی وای تێدا لە وڵاتان بە سایرێکی خەیاڵی کە تیلێرانە نرخی زۆر زۆر هەرزانە باز بۆ بکەین زیاتر لە وڵاتێکە و جلوبەرگانە هاوردە دەکرێتەوە باسی خۆشتمان بۆ بکەین ئەوە لە شوێنێک ئەو جلوبەرگانە دێنن لێرە دەیفرۆشتەوە سەبارەت بە پرسیار یەکەم دە و بابەتی لەنگەکان زۆربیان لە وڵاتی سویدە و نەرویجە و وڵاتانی تێیدا تێکەڵی تێدا ئێستا لە سین تێیدا تورشی تێدا ئیمارات و دووبەی ئەوانە هەموو تێدایە پێشتر تەنها وڵاتانی سوید و نەرویج و بەریتانیا و وڵاتانە بوو کە دەکرانە لەنگە لێرە دەفرۆشانەوە بەڵام ئێستا کە وڵاتانی وەک خەلیزیش پارچەکانیان چکە کوالەتیان بەرزە دەکرێنە لەنگە لەوێ کە یەک دوو جار لەبەری دەکەن بەکاری نایەن و دەیخرە ناو بالێ و لێرە دەفرۆشێتەوە بەکار هاتوو دەبتە لەنگە بەنسبەت پرسیاری دووەمەدی خۆمان ئێمە ئەشاکەمان لە سین دەینین تایبەت بە خۆمانە نرخەکانیشی هەرزانە لەبەرەوە خەڵکێکی زۆر لێرە دەکا بارودۆخێکە هەبوو هۆکار نەبوو کە بەشێک لە نرخەکان بەرز بێتەوە بە نمونە و جلوبەرگانەی کە بەشێکیان نووسراوە 8,000 و 5,000 ئەوانە بارودۆخەکانە بەیانی نرخەکان یەکەمتر دەبوو بەڵێ سەبارەت هۆکاری یەکەم نرخی دۆلار و دووەمیش ئەو شەڕەیەکە نرخەکانی بەرز کردیتەوە مەسەڵەن ئێستا کە سعرێک بە 8,000 دینارە پێش ئەو شەڕە بە 5,000 و بە 6,000 بوو تقریبا 1,000 تا 2,000 دیناری هاتوو دەسەری هەر پارچەی باین چاواتم بەخێر بێ زیانەوەی کە ئەم کاسبکارە باسی کرد دیارە بازاڕی لەنگەوە لە دیمەنەکانیش دەیبینن ئەنی بەشێکی زۆری کاڵاکانی لە بەشێک لە وڵاتانی ئەوروپا هاوردە دەکرێت لەگەڵەوە بەشێکی تری جلوبەرجی نوێنە لە بەشێک لە وڵاتانی تری وەکو سین و بەشێک لە وڵاتانی کە جلوبەرجی نوێ دەفرۆشن لێرە لەم بازارە ساغی دەکەنەوە زیاد لە جلوبەرێک بەشێکی تری پێداویستیەکانی جوانکاریە جانتایە بەتایبەت خانمان لە بازارەکە دەبێنرێت بۆیە بەشێکی زۆری پێداویستیەکانیان تایبەتە بە جلوبەرجی خانمان و بەشێکی زۆری و پێداویستیانی کە خانمان بەکاری دێنن یاخود دەیپۆشن یاخود بەکاری دێنن سپاس پەیامنێرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە لەگەڵمان بماندوو نەبی قارەمان لە سنووری قەزای ئامێدی زیاتر لە 200 شوێنی گەشتیاری هەیە لە ئێستاشە ئامادەکاری بوو پێشوازیکردن لەو گەشتیارانە ئەکرێت کە لەگەڵ هاتنی وەرزی گەرما ڕوو لەو ناوچەیە ئەکەن خاوەنی شوێنە گەشتیاریەکانیش داوا ئەکەن پرۆژەی زیاتر لە ناوچەکەیان جێبەجێ بکرێت بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی باشتر خزمەت بە گەشتیاران بکەن و لەو ڕێگەیشەوە پەرەی زیاتر بە کەرتی گەشت و گوزار بدرێت. جهên geştyariyên Amêdiyê amadekarî dihênekirin ji bo pêşwaziya geştyaran ji ber ku ev devereka geştyarî ye lê xudan cihên geştyarî dixwazin zêdetir giringî bi van cihan bihêne dan. همي برهبيت كرين بس أو برهبية نهم أمجد مستقرنين شكو أمجد وظيفة غير داينا مثلا بار من كمية عملها أبو أفصالة أنا شم إيكي شيء زيادة جم وأزي كم أزيد أنا جم ما برهبيت كرين هالشيء بيت بلا بيت يعني أم دشين في موسمي باشتر برهبيت بين رسول رجاكو بوشيو جاشتيورو القصة دفر وأمديت كان وجهد جاشتيوري ماجي هم برهف كوريات خويت كير الأوتيل وموتيل ومطعم وجهد سياحي ام برهفين وجاشتيور قصة منطقة ما بكن گشت و گذار جی دیار دکد که افسالا باشتر جی سالن بوری دگل خودان جهن گشتیاری کار دکن که زیدتر خدمتا گشتیاران بکن. دست بیکوی موسمی ما موقع ما گشتیارینه موتیل و تولیت ما و جهت سیاحی همید برهوند آماده کاریو دانه بو خدمت و گشتیار رو بهتر کردن وکی سیلاوه گلی شیرانه وینه هم اف جهت گشتیاری همید برهوند و آماده خود کردین بو خدمت و گشتیار رو بهتر کردن. سالانه رژه کازورا گشتیاران قصد سنور قضا آمدید کنو سال بو سال جهن گشتیاری زیدتر لتهن. زیدتری 200 جهن گشتیاری سنور قضا آمدی هنه. بهرابتر وان جهان آماده کاریات کن جبوهند پیشوازی گشتیاراب کن جبرکو سالانه رژه کازورا گشتیاران قصد سنور قضا آمدی دکن. دلدار عرف کرسات نیوز
ئامێدیە. ساڵانە دەوڵەمەندەکانی جیهان هەر جارێ بە بیانوێک دەنگۆیەکیان لێ بڵاوە بێتەوە یان زانیاریەکیان لێ بڵاوە بێتەوە جاری وایە فشاریان لەسەر دروست دەکات بەوەی کە گۆڕانکاری لە سامانەکانیانە بکەن. اینجا ئەوەی کە ئەم ساڵ ڕوویداوە هەڵبەتە ئەوەی کە ئێستا ئەیبینین ئەوەیە کە سعودیا سزای حەجی بێمۆڵەت بۆ 100,000 ریال بەرز ئەکاتەوە. ئەمە نوێترین زانیاریەکە دەربارەی ئەو حاجیانە بڵاو بۆ تۆ کە بێمۆڵەت سەردانی سعودیاکە نەزانین کە ساڵانە سەردانی ئەو حاجیانە زیانی زۆر ئەگەیەنێت و بە تایبەتی لە ماوەی ساڵی ڕابردووە ئازانین ژمارەیەکی زۆر لە حاجیەکانیش بەهۆیەوەی کە بێمۆڵەت سەردانیان کردبووە لە ڕووی گەشتیاری لە ڕووی شوێنی مانەوە لە ڕووی گواستنەوەیەوە حسابیان بۆ نەکرابوو بۆ هۆیەوەی کە ژمارەیەکی زۆر لە حاجیان لە ڕووی گیانیشەوە زیانیان بەرکەوت. بۆیە ئەم ساڵ سعودیا ئەم ڕێکارەی گرتووەتە بەر بۆ ئەوەی کە ژمارەی حاجیانی بێمۆڵەت کەم کاتەوە سەرپێکی کارانیش بۆ ماوەی 10 ساڵ لە چوون بۆ ناو سعودیە بێ بەشەکردن واتە جگە لەو سزا مادیە کە بۆیان دیاری کراوە سزایەکیش بۆ قەدەغەی چوونیان بۆ سعودیە دیاری کراوە کە بۆ 10 ساڵ ناتوانن سەردانی ئەو وڵاتە بکەن. باسێکی ئەم پیاوەتان بۆکەم یەکێکە لە 5 دەوڵەمەندترین پیاوەکان و کەسایەتیەکانی جیهان ئێستا ئەوەی کە دەربارەی ئەم پیاوە بووە بە هەواڵ ئەوەیە کە یەختەیەکی زۆر گەورەی هەیە کە زۆریش گرانبەهایە بە نیازە بیفرۆشێ. هەندێک زانیاری و داتا و ژمارەتان دەربارەی ئەم یەختەیە و دەربارەی ئەم کەسایەتیش بۆ خەمەڕوو. جێف بێزوسە بێگومان کە ساڵی 62 ساڵیەتی و سامانەکەی بە سەر و 277 ملیار و 700 میلیۆن دلار ئەخەمڵێنرێت. چوارەم دەوڵەمەندترین کەسایەتی جیهانە وەکوتم لە ڕیزبەندی 5 دەوڵەمەندترین کەسایەتی جیهانە. با بچینە لای زانیاریەکانی تر بزانێکین کە ئەم سامانە نزیکەی 277 ملیار دلارە لەکوێوە هاتووە و چۆن بووە بە خاوەنی ئەم سامانە زۆرە. ئەگەر زانیاریەکانی تر وەربگرین و باسی بزنسەکانی جێف بێزۆس بکەین. یەکەمیان ئامازۆنە ساڵی 1994 دایمەزراندووە. ئامازۆن سەرەتا لە گەراجی ماڵەکەیە شوێنێکی کردەوە کتێبفرۆشیەکی ئۆنلاین بوو. ئێستا ئەتوانین بڵین کە گەورەترین مارکێتی ئۆنلاینی جیهانە بۆ بێگومان داهاتێکی یەکجار بەرچاویشی بۆ ئەم پیاوە بۆ هەموو خاوەن پشکەکانی ئامازۆنیش بەدەست خستووە. ئەوی تریان بلو ئۆریجینە. بلو ئۆریجین یەکێکە لە کێبەرکێکارانی سپیس ئیکسی ئیلۆن ماسک لە بواری بۆشایی ئاسمان کار ئەکات کە ساڵی 2000 دامەزراوە و ئەوی تریان واشنگتن پۆستە کە واشنگتن پۆستێکێکە لە ڕۆژنامە هەرە بە ناوبانگەکانی جیهان و بۆ بە سەرچاوی زانیاری بۆ زۆرێک لە میدیاکاران و هاوڵاتیانی جیهانیش ساڵی 2013 دایمەزراند. ئەمە بزنسەکانی ئەم پیاوەن هەڵبەتە ئێستا خۆی تەنها 108 پشکەکانی ئامازۆنی لاماوە بەڵام هەر ئەوەش سامانێکی زۆری بۆ بەدەستەخات لە دوای ئەوەکە لە هاوسەرەکەی جیابۆ بەشی زۆری پشکەکانی برد بۆ خۆی. وەکوتم یەختەکەی ئەفرۆشێت کە ئەم یەختەیە ناوی کۆڕوە. کۆڕوو بە وشەیەکی لە وشەیەکی نیوزیلندیەوە هاتووە بە واتای دووبارە ژیانەوە بە واتای زیندوبوونەوەی ئەوترێت بۆیە ئەم ناوەی لا یەختەکەی ناوە لەبەرەوەی کە پێناسەیەواکە کە دوای جیابوونەوە لە هاوسەرەکەی ژیانێکی نوێی بۆ خۆی دووبارەیانی دەست پێ کردوێتەوە. ئەم یەختەیە 470 پێ درێژە سەر و 127 مەتر ئەگەر بمانەوە بێڵێن. گەورەترین یەختەیە لەسەر ئاستی جیهان و کۆمپانیایەکی هۆڵندیش درستی کردووە. 3 ساڵ پێویست بۆ دروستکردنی ئەم یەختەیە یەکجار گەورەیە. هەر ئەسڵەن یەکێک لە کێشەکانیەوەیە ئەوەندە گەورەیە لە هەموو شوێنێک ناتوانێت لەنگەر بگرێ. بۆ نمونە مەلەوانگەی هەیە، شوێنی هەیە بۆ هەلیکۆپتەر و ساڵۆنی گەورەی هەیە بۆ پێشوازی. شوێنی میوانەکەی تقریباً 18 کەسە واتە تەنها توانێت 18 میوان بگوازێتەوە بەڵام هەر ستافی کارکردنەکەی 40 کەسە جیالەوەی کە کەشتێکی تریش ینی بەلەمێکی تریش هاوڵێک ئەکات کە ئەم بەلەمەش خۆی ژمارەیەکی تر ستافی لەگەڵە. هۆکاری فرۆشتنەکەی چێکیان گەورەی یەکەیەتیە وترێت کە ئەوەندە گەورەیە ئاسان نییە بۆی کە لە هەموو شوێنێک بوەستێتەوە و لەنگەر بگرێت لە هەموو بەندەرەکان. ئەسڵەن ئەڵێ بۆ فێستیڤالێک چووە کە
ئەوەندە کەش ئەم یەختەیە گەورە بووە دوور وەستان دوێتی خۆی ناچار بۆ بە شتی تر بگوازرێتەوە بابەتێکی تر کێشەی لۆجستیە بابەتێکی ترەوەیە کە ئەمە لە میدیاکانە دەنگۆ و هەواڵی زۆری لێکەوتەوە و ناچار بوو کە بەهۆیەوە بیفرۆشێت بەڵام بەم کەسایەتیە بەناوبانگە ئەمەوێت لە دوای ئەمە باسی ملیاردەرە نوێیەکانتان بۆ بکەم لە جیهانە هەندێک کەسایەتی ملیاردەری بەناوبانگمان هەیە یەکێکیان جێف بیزۆس بوو بەڵام جگە لەوە ساڵانە ژمارەی ملیاردەرەکانی جیهان زیا ئەکەن و ئەم ملیاردەرانە لێرە بەداتا و ژمارە بۆتان باسەکەم کە ساڵی 2025 چەند کەس زیادی کردووە لەسەر ئاستی جیهان 3428 ملیاردەر هەیە لە 8 وڵاتی جیهان بڵاو بوونەوە ئەم ملیاردەرانە کە 150یەکیان لە 3 وڵاتن با بچینە لای داتەکانی تر بزانین ئەم وڵاتانە چین ئەو وڵاتە کە زۆرترین ملیاردەری لە خۆی گرتووەوە داڵدەی داون ئەمریکایە 989 ملیاردەر لە ئەمریکاژین کە سامانەکەیان 8 تریلیۆن و 400 میلیارد دۆلارە دووهەم لە ڕیزبەندی دووهەما چینە کە 539 ملیاردەر لە چین ئەژیت سامانەکەیان 2.2 تریلیۆن دۆلارە هندستان لە ڕیزبەندی سێما دێ 229 ملیاردەری هەیە سامانەکەیان 1 تریلیۆن دۆلارە هەروەها ئەڵمانیا لە ڕیزبەندی چوارەمایە بە 212 میلیاردەر و دیسان 1 تریلیۆن دۆلارە توانین بڵێنەوە دوانە بەیەکەوە لە ڕیزبەندی سێمان و دواترش ڕوسیایە کە 147 میلیاردەری لەیە سامانەکەیان پێکەوە 649 میلیارد دۆلارە بەرزترین ڕێکۆردی میلیاردەری نوێ ساڵی 2021 بووە واتە ساڵی 2021 زۆرترین خەڵک چوونە ڕیزی میلیاردەرەکان و سامانەکەیان یەک میلیاردی تێپەڕاندووە کە ژمارەیان 490 کەس بووە لە دوای ئەو ساڵی 2025 لە ڕیزبەندی دووەمایە بۆ ئەوەی کە زۆرترین میلیاردەر بە ژمارەی میلیاردەرەکانی جیهان زیاد بووە ساڵی 2025 40 وڵات ژمارەی میلیاردەرەکان لە 40 وڵات 755 میلیارد دۆلار سامانەکەیان بووە ئەمانە ئەو میلیاردەرانن ئەو گرنگترین میلیاردەرانن کە ساڵی 2025 هاتوونە ڕیزبەندیەکانەوە سەرەتا ئەدوین چەنە کە 18 میلیارد دۆلار سامانەکەیەتی و لە ڕیزبەندیەکەمە لە نێوان میلیاردەرە نوێیەکان پیتەر مەلۆکە 16.1 میلیارد دۆلارە سامانەکەی بیۆنسێ کە 1 میلیارد دۆلارە سامانەکەی ئەمە یەکێک لە گۆرانی بێژانەیەکێ لە هونەرمەندانەیە کە لە ڕووی لە ڕێگەی هونەرەکەیەوە زیاتر توانێتی ئەو سامانە بەدەست بهێنێت هەروەها کیمبڵ ماسک کە برای ئێلۆن ماسکە بە کڕینی پشک لە کۆمپانیاکانی براکەی بۆ نمونە لە سپیس ئیکس و لە تەسلا توانێتی ئەو سامانە کۆبکات و بێتە ڕیزبەندی میلیاردەرەکان و هەروەها کیمبڵ وانگژین کە 5.6 میلیارد دۆلار سامانەکەیەتی لە وڵاتی چین و لە ڕیزبەندی پێنجەم گەورەترین نوێترین میلیاردەرەکانی جیهانە. ئەمە کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە هەر بەم هەواڵانە هەر بەم زانیاری و ژمارانە کۆتایی بە ئابووری ئەم ڕۆژە هێنم کە بە یارمەتی هاوکارانم پێشکەشم کردن سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.